چارەنووسی کۆماری ئیسلامی دەبێ بەدەستی خودی خەڵکی ئێران دیاری بکرێت. دەوڵەتی ئیسرائیل دوای وێرانکردنی سەرتاسەری کەرتی غەزە بە بردومانی 1/2 و کوشتنی زیاتر لە 41,000 کەس لە خەڵکی غەزە و برینداربوونی زیاتر لە 100,000 کەس ئێستا سەرنجی خۆی خستووەتە سەر بەرەی لوبنان و شەڕ لەگەڵ حیزبوڵڵا. کوشتنی سەید حەسەن نەسرۆڵا و فەرماندە پلەیەکەکانی دیکەی حیزبوڵڵا لەگەڵ ژمارەیەک لە ڕاوێژکار و فەرماندەکانی سوپای قودس، تەقینەوەی پەیجەر و ئامێرە بێتەل و کەرەستەکانی پەیوەندی گشتی، باڵادەستی و زانیاری سەربازی ئیسرائیلی بە تەواوەتی بە کۆماری ئیسلامی و هاوپەیمانەکانی نیشاندا. لە هەکەمی ئەم پێشاتانەدا کۆماری ئیسلامی بەڕوونی دەرکی بەوە کردووەکە توانایی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئیسرائیلی نییە و هەڕەشەی تۆڵەسەندنەوەی کوشتنی ئیسماعیل هەنیە ڕێبەری بزوستنەوەی حەماسیش لە تاران وردە وردە بە داهاتوو سپێردرا و وەک بڵقی سەرئاو تەقیەوە. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لاوازیە استراتیژیەکانی ئەوەی کە پێ دەوترا بەرەی خۆڕاگری و لە سەروی ئەوانەوە خودی کۆماری ئیسلامی بە تەواوەتی ئاشکرا بوو. ڕوتی ڕووداوەکان ئەوە دەردەخات کە هەرچەندە ئیسرائیل کەوتووەتە بەر نەفرەت و بێزاری ڕایگشتی و ئەم نەفرەتە نێرمەتەوەیە کاریگەریەکی زۆر جددی لەسەر چارەنووس و داهاتووی ئەم وڵاتە دەبێت، بەڵام لە بواری شەڕدا پەلاماری 7 ئۆکتۆبەر لەلایەن ڕێکخراوی کۆنەپەرستی حەماسەوە دەرفەتێکی بۆ ئەم وڵاتە ڕەخساندووە بۆ ئەوەی جینۆسایدێکی بێبەزەیانە و ئاشکرا لە غەزە بەڕێوەبات و دوای ئەوە ئێستا لە ناوبردنی باشووری لوبنانی خستووەتە دەستوری کاری خۆیەوە. هەواڵەکان باس لەوە دەکەن کە تانکەکانی ئیسرائیل لە سنوورەکان تێپەڕین و بەرەو قوڵای خاڵکی لوبنان پێشڕەوی دەکەن. وەزارەتی تەندروستی لوبنان ڕاگەیاند لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 1000 کەس لە خەڵکی لوبنان کوژراون و 6,000 کەسیش بریندار بوون. بە وتەی لوبنان 1 ملیۆن کەس کە دەکاتە 1 لەسەر 5 دانیشتوانی وڵاتە ناچار بوون ماڵ و حاڵی خۆیان بەجێبێڵن. ئەوەی کە وای کردووە نێتانیاهو بتوانێت بەم شێوەیە باڵادەستی نظامی خۆی لە ناوچەکەدا نیشاندات و ڕێشوێن بۆ ڕکابەرەکانی دیاری بکات، پاڵپشتی چەکوشۆڵ و جارایی بێدەریغی دەوڵەتی ئەمریکایە. ئەرتەش و دەوڵەتی ئیسرائیل هەموو کردەوە جنایەتکاریە سەربازیەکانیان لە ناوچەکەدا بە هاوکاری بێ ئەملا و ئەولای دەسەڵاتدارانی ئەمریکا ئەنجام دەدەن. بەڵام بەردەوامی ئەم هێرشانە و کەوتنەژێر گوشاری توندی حیزبوڵڵا ئەگەری ئەوە زیاد دەکات کە لایەنگرانی شەڕ لەگەڵ ئیسرائیل لە نێو فەرماندەکانی ڕژیمی ئیسلامیدا وردە وردە دەستی باڵا پەیدا بکەن و شەڕ و ململانەی ناوخۆیی باڵەکانی ڕژیم بە ئاراستەیەکدا بڕوات کە کۆماری ئیسلامی بکێشرێتە ناو شەڕەکەوە. چارەنووسی شەڕێکی لەو شێوەیە هەرچی بێت بە زیانی خەڵکی ئێران و شۆڕشی کۆمەڵانی خەڵک دەشکێتەوە. لەم پەیوەندیەدا بنیامین نێتانیاهو سەرۆکوەزیری دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل ڕۆژی دووشەممە 30 سێپتامبر بەرامبەر بە نوێ ڕەزبەر پەیامێکی ڤیدۆیی بەڕەواڵەت ڕوو بە خەڵکی ئێران بڵاو کردەوە. ناوبراو پاش هەڕەشە لە کۆماری ئیسلامی لە ئاماژەیەکی ڕیاکارانە بەناو دۆستایەتی لەگەڵ هاوڵاتیانی ئێراندا ئیدعای ئەوەی کرد کە لە خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا پاڵپشتی ئەوان دەبێت. پەیامەکەی نێتانیاهو کە بەڕەواڵەت ڕوو لە خەڵکی ئێرانە هاوکات وەڵامێکیشە بە هەڕەشە و گوڕەشەی تەبلیغاتی فەرماندە نیزامی و دەستی ڕاستە دەسەڵاتدارەکان لە ئێران. بەڵام وەڵامی خەڵکی ناڕازی ئێران و شۆڕەشگێران و ئازادی خوازان بۆ نێتانیاهوی جنایەتکار کە دۆسیەی دزی و گەندەڵیەکانی لە ئێستادا هەڵپەسەردراوە ئەمەیە. دەست لە سەری خەڵکی فەلەستین و لوبنان هەڵبگرا. زۆربەی خەڵکی ئێران هاوشێوەی ئاشتی خوازانی جیهان خوازیاری ئاگربەستێکی بەردەوام لە فەلەستینی داگیرکراون.
ئەوان لە ناخی دڵیانەوە لەگەڵ ئەو ملیۆنان ئینسانەدان کە چەندین جار لەسەر شقامەکانی ئێوە و هێزەکانی ئێوەیان بەهۆی جینۆسایدی فەلەستین ئیدانە کردووە و هەر ئێستاش شەرخوازیەکانتان لە لوبنان مەحکوم دەکەن. ئاواتی خەڵکی ئێران ئەوەیە کە سێبەری ڕەشی ئێوەی جنایەتکار و سەرجەم سەرمایەدار و سیاسەتمەدارە دەستی ڕاستیەکان لەسەر سەری خەڵکی ئیسرائیل نەمێنێت و ئەوەی بتوانن بە شێوەیەکی ئاشتی خوازانە لە پەنای خەڵکی فەلەستیندا ژیان بەسەر ببەن. جنایەتکارانی دەسەڵاتدار لە ئیسرائیل کە ماوەی 75 ساڵە درێژە بە کوشتار و ئاوارەکردنی خەڵکی خۆڕاگری فەلەستین دەدەن و ژیانێکی ئاشتی خوازانەیان لە هاوڵاتیانی ئیسرائیلیش دەریغ کردووە ناتوانن دۆستی کۆمەڵانی خەڵکی ئێران بن. خەڵکی ناڕازی و ئازادی خوازانی دژ بە ڕژیم بە جنایەتکارانی وەک نەتانیاهو دەڵێن ئەوان کە بە خەباتی دەیان ساڵەی خۆیان و ئاخێزەکانی ئەم دوایانەی بە فرامباری 96 و خەزەڵوەری 98 و بە تایبەتی لە ئاخێزی شۆڕەژگێرانەی ژن ژیان ئازادی بە ئاراستەی ڕووخاندنی کۆماری ئیسلامی هەنگاویان هەڵگرتووە. هەرچەشنە هێرشێکی ڕژیمی دەستێژی کاری ئیسرائیل بۆ سەرکۆماری ئیسلامی هۆکارەکانی بەهێزتربوونی ئەم ڕژیمە پێک دەهێنێت. جەماوەری خەڵکی ئێران خوازیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامین بەڵام نەک بەدەستی ئەمریکا و ئیسرائیل کە ئەزمونەکان سەلماندوویانەکە ئاکامەکەی نەک هەر ئازادی و ئەمنیەت و خوشگوزەرانی نابێت بەڵکو لە چاڵێکەوە کەوتنە ناو چاڵێکی ترە. چارەنووسی کۆماری ئیسلامی دەبێ بە بزووسنەوەی شۆڕەژگێرانەی جەماوەر و بەدەستی خودی شارۆمەندانی ئێران دیاری بکرێت.